جازم هەیە لێرە و پیرۆزبایەکی تر جارێکی تر لە تەواوی ژنانی دنیا بکەم لە تەواوی پیاوانی ئازادی خواز یەکسانی خواست کەم کە دیفاع لە مافەکانی ژنانەکەن ئەم ساڵە بەرزڕە ئەگرین و پیرۆزبایی لە تەواوی ئینسانە یەکسانی خوازەکانەکەم. ئەگەر کورتەی بچووک بڵێم لە ماوە 1 دقیقە ئیجازەم بی مەسەلەن 8 مارسی ئەم ساڵ لە چ جە و فەزایەکە هاتە ناوەوە یاخود بڵێم جیاوازەکەی 8 مارسی ئەم ساڵ لە چاوەشتی مارسی ساڵەکانی کەیا چۆن بوو کە بە بڕای من هەمیشە 8 مارسی ساڵەکان جیاوازی لەگەڵ ئەوی ترا هەیە. ئەم ساڵ 8 مارسی ئەم ساڵ جیهان لە ناو ینی خەڵکی دنیا ناو ناڕزایەتێکی توندە بە ڕووی نظامی سەرمایەداریە و لە هەمان کادا جیهان لە ناو جیهانێکی پڕ لە جەنگ و شەڕ و کوشتار و ئاوارەیی و ماڵوێنارکەریە هاتوتە مەیدانەوە یاخۆ بڵێم 8 مارس لەم لە کاتێکە ئێمە یادەکەینەوە کە دنیا بەڕاستی دنیایەکی زۆر ئاڵۆزە لەم لاو شەڕی ئەمریکا ئەگری لەگەڵ تەداخلی ئەمریکا لەگەڵ وڵاتەکانی کەیە شەڕی رووسیا بە ئوکراینە شەڕی فەڵەستین ئیسرائیل لەم لاشەوە سووریاشی هاتە سەرکە لە هەموو شەڕەکانی کە خوێناویترەوە کە چەند ڕۆژە بەڕاستی ئەو شاریان خەڵتانی خوێن کردووە. ئەگەر ئەوەش بڵێم بۆ نمونە مەسەلەن یەکێ لە کۆڵەکەەکانی نظامی سەرمایەداری جیاکاری ژنان و پیاوانن لە ڕووی ئابوووریەوە بۆ نمونە ئەگە تەماشاکەین لە تەواوی دنیاە لە حتا لە ئەوروپاشە لە گەورەترین لە حەزاریترین وڵاتانی ئەوروپایە کرێی ژنان و پیاوان کرێکی جیاوازیان هەیە کە ئەمە جیاوازەیەکی بەرچاوە بە تەواوەتی لە هەموو شوێنەکە ئەم جیاوازی ئەبێنەکان لەمە لە ڕووی ئابوووریەوە کە تەماشایکەن ئەگەر لە ڕووی فەرهەنگیەوە تەماشایکەین تەماشاکەی لە زۆرێک لە وڵاتەکان لە تەواوی دنیایان بڵێم ژنان بەلێشاو ئەنێرنەوە ماڵەوە جارێکی تر ئەنی کاریان تەمەن بێکاریەکی بێ ئەندازە لە تەواوی دنیاە هەیە کە ژنان قوربانی یەکەمی ئەو بێکاریان لە ماڵەوە بۆ ماڵەوە ئەنێرێنەوە لە هەمان کاتە خلمانی شەوخەریکی ئیشی ماڵ و مناڵ بەخێوکردن و خزمەتی مناڵ و پیاوەکەی و بە هەر حاڵ هەموو کاروباری ماڵەکە بەجێ ئەهێنێ لە کاتێکیشا پێشی ئەڵێن بێکارە و لە هەمان کاتیشا کری بێکاریشی نادرێت ئێمەکە لە ڕووی لەم ڕۆژ و نظامی سەرمایەداری ئیسادە لە ژنان هەرەکات لە ڕووی کولتوریەوە ئەگەر لە وڵاتانی شەرقەوە تەماشایکەین کولتور بۆتە وەجهێکی ناشرینی قێزەون کە بەڕووی ژنە ئێستا لەم چەند ساڵانەی دوایە کە زیاتر بەربڵاو بۆتەوە بۆ نمونە ژن بە دەرەجەت و حساب ئەکرێت ژن بە ناقص العەقل حساب ئەکرێت ژن حسابی بۆ ناکرێ هەردوو ژنە و بۆ پیاوێکە یاخود لە شەرعی ئیسلامیشا هەر پیاوە هەیە کە 4 ژن بێنێت یاخود بڵێن تەداخولکردنی شەریعەت لەگەڵ یاسای دەوڵەتەکانە کە ئەمە بەڕاستی کارێکی خەتەرناکە کە شریعەت لەگەڵ شریعەتی ئیسلام لەگەڵ قوانینی وڵاتەکەیە تێکەڵەکەن کە ئەمە چەند بەرابەر مافەکانی ژنان ئەخورێن لێرەیە لە هەمان کاتە توندوتیژی بەرامبەر ژنان توندوتیژی لەسەر ئیش توندوتیژی سێکسی هەراسانکردنی ژنان لەسەر کار کە بە بەهانەی ئەوەی کە کارێکی بدرێتێ تەعەڕوضی جنسیان پێ ئەکرێت ناچارکردیان بە خۆکوژی ژنان مەسەلەن میدیاکان ئەمڕۆ میدیای لە میدیاکانەوە بێجگە لەوەی کە میدیا یەکێکە لە هەرە بزنسەکان بۆ نظامی سەرمایەداری لە هەمان کاتێشە ئێمە ئەتوانین وەکو وەسیلەیەک بۆ فێربوونی علم معریفە مداخەلەکردن لە کۆمەڵگایە بە هەر حاڵ نزیکایەتێکی لەنەوە لە بینی خەڵکەکانە دروست کردووە کە بە ئیجابی باسیێمەکەم من بەڵام لە هەمان کاتێشە کە بۆتە بەداخەوە بۆتە هەراسانکردنی بێ ئەندازەی ژنان بەوەی کە تهدیدیانەکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە ئەیان ترسێنن کە ڕستت بڵاوەکەینەوە ناوت ئەڵێن لای خەڵک ئەمانە بووە بەهۆی ئەوەی کە بەڕاستی بەداخەوە ئێستا لە ناو ژنانە ئەوە هەیە کە هەنێکیان خۆیان پەنابن بۆ خۆکوژی بۆ خۆسووتاندن بۆ خۆ خنکاندن کە ئەمە دیاردەیە کە تو ئەمە لە چەند ساڵی ڕابردووە زۆر لە بابەتانە ڕوویاوە کە بەداخەوە بۆیە 8 مارسی ئەمساڵ لە ناو هەموو ئەم ناڕەزایەتیانە لەناو ئەم زەخت و زۆر و فشارانە کە لەسەر ژنانە هاتوۆتە مەیدانەوە ئەگەر لە کوردستانەوە تەماشایکەین بۆ نمونە لە کوردستانەوە لە کاتێکە 8 مارسی یاد کرایەوە کە گۆڕستانێکی بێناونیشانی ژنان لە کوردستانە هەیە کە ئەمە کە
کە ئەمە گۆڕستانێک کە کارێکی قێزەونە کە بەڕووی دەسەڵاتی کوردی لە کوردستانە هەیە کە ئەم گۆڕستانە کە بێناونیشان لە ناوە لە کاتێکە کە هەموو ئینسانێکە لە دایکە بکەوێتە دنیاوە ناوێکی تایبەتی هەیە بۆ ناساندنی خۆی بە هەموو دنیا بەخۆی گوبزای ناوی چیم کەسە ئەمان لە کاتی مردنەکەشە ناوەکەشان لێ سندونەتەوە ئەمە کارێکە لە هەرە کارە قێزەونەکانی دەسەڵات کە ڕێگەی یاوەبەوەی کە ئەم گۆڕستانە لەوێ دانرێت لەشفرۆشی بە تایبەتی ئێستا لە وڵاتانی شەرقە خۆبێم لە کوردستانە بەڕاستی لەشفرۆشی وەکو باندی موادی مخدراتی لێ هاتووە وەکو باندی قاچاقچێتی لێ هاتووە وەکو باندێکی لێ هاتووە کە ئیتر ئەمەندە بەرفراوان بۆتەوە تەمەن سەبەکەشی ئەوەیە کە ئیتر پێم وانەیە ژنە بچە بە ئارزوی خۆی بۆ خۆشی خۆی بچە لە شی خۆی بفرۆشێ بە دڵنیایە کە ئەوانە وەزع و فەزایەکە لە کوردستانە کە لە دنیا تۆتە پێشەوە بێکاری برسێتی شەڕ جەنگ ماڵوێرانکەری بێموچەیی لە کوردستانەکە ئەمە ئیتر کارەساتێکە بەدابەتی لە بەڕاستی لە کوردستانە کە ناچارن بۆی لەشی خۆیان نەفرۆشن کە بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانیە کە ژنانێک هاتوون لەبەر خاتووی کە ژەمێ خواردن بۆ خۆی بە مناڵەکانی پیاکە ئەچێ لە شفرۆشیە کات و ناچارە بەوەی کە بچێ ئەو کارە بکات ئەمانە هەمووی لەم جە و فەزایە کەوتم هەشتی مارسی ئەم ساڵ لەگەر لە کوردستانەوە تەماشایکەم هەشتی مارسی ئەم ساڵ لە ناو ناڕزایەتێکی شەپۆلی ناڕزایەتیەکی مامۆستایان و فەنبانبەرانە هاتە دەرەوە کە بەڕاستی دەستخۆشانە لە هەموو کەساناکەم کە لە ڕیزی پێشەوە وەستابوون لە کوردستانەکە بەدژی فرەژنی بەدژی تیرۆر بەدژی لەشفرۆشی بەدژی ئەم یاسانەیە کە ئێستا لە کوردستانە شریعەتی ئیسلام کە لە دەسەڵاتە کاری پێکرێت بەدژی ئەمانە هاتنە مەیدان و کە بەڕاستی نەخشی باشیان هەبوو لە هەشتی مارسە بۆ نمونە وەکوتمە ناو ڕاڕزایەتەکانی مامۆستایانە هەشتی مارس زیاد کراوەتەوە کە لە دوای هەفتەیەک زیاتر لە مانگرتن لە خواردن و لە ئاو کە ئەوە ژنانیش بەشداری بوون لە ئەمارگنەکە بەڕاستی نەخشی خۆیان هەبوو سەلماندیان کە ژن و پیا بە ئەندازەیەک جیاوازین لە یەکتری بە ئەندازەیەک یەکسان ئەبێ یەکسان لەگەڵ یەکتریان بۆیە هاتن لەگەڵ پیاوانی حاوچارنووسی خۆیانە شانێن نا بە شانی یەکەوە و ئەو چەند هەفتەیەمانیان کرد بۆیە هەشتی مارسی ئەم ساڵێک لە کوردستانەوە تەماشایکەم وەکو بڵێم ئەو ناڕزایەتیانەی کە بوو ئەو خۆپیشاندانانەی کە بوو ئەوانەی کە لە ڕیزی پێشەوە وەستابوون کە نەخشی زۆر باشیانە بوو کە من یەک نقطەی قۆت لێرەوە باسکەمەوەیە کە بە خۆشحاڵی و ئەمە ئاڵێم کە ئەمڕۆ ئەم ساڵ لە ساڵی 2025 کە خەڵاتی مەزنترین خەڵات بایەکێک لە ئینسانێکسانی خوازەکانی کوردستان بەخشرا کە ئەمە بڕای من ئەمە تەبعێکی ئەمە دەستکەوتێکی زۆرە بە بزرگ ئینسانی خوازی ژنان کە ئەم ساڵ خەڵاتی 2025 بە کەسێک بەخشرا کە دیفاع لە مافەکانی ژنان کە لە ڕیزی پێشەوە وەستاوە کە شانی یاوەتە بەری بۆ ئەوەی کە دیفاع لە مافەکانی ژنان کە بەدژی پیاو سالاری بەدژی دوو ژنەی بەدژی ئەوەی کە چوار ژن لە شریعەتە قەرارە ئەتوانن لەگەڵ پیاوێک هازەواج بکەن ئەمانە دەستکەوتێکی زۆرەکە لە کوردستانە بەڕاستی ئەم ساڵ ڕوویە تاوەشی کە بە ئەوروپا گەڕێتەوە لە ئەوروپاشان حتمما لە هەموو وڵاتەکانە ئەتوانم بڵێم کە زۆرێک لە ژنان و پیاوانێکسانی خواستن سەرجادەکە بە شیعاری فاشیزم دژی فاشیزم کە ئەمەکە لە شیعارە گەورەکان و بەتابەتی لە فەڕەنسایە کە ئەمە ڕویان ژنانێکی زۆر لە ڕیزی پێشەوە وەستابوون بە دژی فاسیژم لە وڵاتەیە و لە هەموو وڵاتەکانێک مەسەل لە ئەڵمانیا بە دژی ڕاسیزم هاتنە سەرجادە بە لێشاو ژنان ڕێکخراوەکانی ژنان لەسەر جادەکان و بە شیعاری گەورە بە دژی ڕاسیزم ئەو سەرجادەکانیان و قەرەباڵ کردبوو هەموو دیوارەکان کرد بۆ شیعارنێک بە دژی ڕاسیزم بۆستنەوە ئەمە ئەتوانم بڵێم بۆ ئەوروپا دەستکەوتێکی گەورەی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان دەستکەوتێکی ئەوەی کە فعالینی ژنان هێشتا هەران دەستکەوتێکی ئەوەیە کە ئەم دەنگە ئازادی خوازە لە کوردستان لە دەرەوەی وڵات لە ئەوروپا لە هەموو شوێنێکی ئەم دنیاە ئەم دەنگە ئازادی خوازە هەر هەیەەوە هیوادارم کە بتوانین زیاتر بەرەو پێشەوە بچین و بتوانین بەوەی کە کاری باشتر بکەین و بۆ ئێمە بۆ هەڵسوڕاوانی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان ئێمە ڕاستەکەی هەشتی مارسی ئەم ساڵ بۆ ئێمە
خارج لە هەموو شتانی کە باسم کرد بە ڕووی جیاکاری لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی فەرهەنگیەوە کە ئێمە چەندین ساڵ لە بەم بەدژی ئەمانە وەستاوێنێتەوە یەکێ لە هەرە نوقتە ڕئیسەکانی ئەوەی کە ئەم ساڵ ئێمە بەدژی وەستان ئەوەیە کە لە بەدژی قانونی ئەحواڵی شخصی عێراقی کە چەند هەفتە چەند مانگە لەمەوە پێش کە لە پەرلەمانە کە دەنگی پێدرا قانونێکی تا بڵێ تا سەر ئێسقان قێزەون قانونێکی غیرە ئینسانی قانونێکی بەڕاستی ئینسان نازانن چ جۆرێک وەصفی ئەم قانونە کە دەنگی پێدرا ئەوش کە ئەوەیە ئەم قانونە کە کچانی 9 ساڵ شەرعیەت بدرێ بەوەی کە لە تەمەنی 9 ساڵەوە زەواجیان پێ بکرێ مەسەڵ ڕێگەیان پێ بدرێکە لە تەمەنی 9 ساڵە زەواج بکەن بە بڕای من ئەم بڕیارە کە بڕیارێکی لەژێر شەریعەتی ئیسلامە ئەم قەرارە بڕیارە دراوە و بە بڕای من ئەم بڕیارە هەڕەشەیە لە نیوەی کۆمەڵگا هەڕەشەیە لە ئەو کچانی کە ئێستا لە دایک ئەبن تازە ئەوانەی کە هێشتا لە دایک نەبوون هەڕەشەیە لەوانەی کە لە تەمەنی 9 ساڵەیە بە شویان ئەیەن کاتێکە مناڵێک لە تەمەنی 9 ساڵەیە بە شوە ئەتر لە مناڵەتی خۆی دوورەکەوێت لە مناڵی خۆی دەرەچێت لە مناڵی بوونی خۆی ئاوارە ئەبێ بەڕاستی ئەو بێجگەلەوەی کە ئیتر سبێنە ئەکەوێتە بەر ئەوەی مناڵبوون و خزمەتکردنی مناڵەکانی و خزمەتکردنی پیاوەکەی و دوورکەوتنەوە لە کۆمەڵگا هەتا نەتوانێت کە لە ئیدارەکردنی کۆمەڵگایە نەخشێکی هەبێ نەتوانێت بەوەی کە بتوانێت دراسەیەک بۆ ژیانی خۆی بکە نەتوانێت بەوەی کە بچێت خوێندنێکی باڵا بخوێنە بۆی کە لە کۆمەڵگایە بتوانێت نەخشێکی هەبێ ئەمە بەڕاستی هەڕەشەیەکی زۆر گەورەیە لە نیوەی کۆمەڵگای عێراق کوردستان بۆیە ئەمە وەکو بزوتنەوە یەکسانی خوازی ژنان و فعالینی ئەم بزوتنەوەیە بەدژێ بەشیدە بدژێمەوە وەستاوی لە هەمان کاتە کەمپینێکمان بەڕێخست و کەمپینی ئیمزا کۆکردنەوە کە خۆشبەختانە ئیمزایەتی زۆرمان کۆکردوێتەوە لە هەنێ لەوانە کە ئەندام پەرلەمان لە وڵاتەکانە کە دیارە ئێمە بەوە هەرناوەستین هەمیشە ڕۆژ بە ڕۆژ ئەم ئیمزایانە بە ئیمەیل ئەنێرین بە تەلەفۆن قسەیان لەگەڵا ئەکەین بەنامە ئێنێرین بۆیان بۆی کە بتوانین هەرچی زووتر هەرچی خەڵکێک بێنە پای ئەم بڕیاری کە ئەمەی کە ئێمە هاتوین پێشدامان کردو بۆی کە بتوانین هەرچی زووە کە ئەم بڕیارە هەڵوەشێتەوە و ئیتر ئەم هەڕەشەیە لەسەر کچانی 9 ساڵ لا ببرێت بێنەوە سەر 8 مارس و بپرسم ئەگەرچی لە بەشێک لە قسەکانی خۆتا ئاماژەت پێدا بەڵام بە دیاریکراوی پرسم کە سەرەکی ترین بابەتەکانی 8 مارسی ئەم ساڵ کە لە بۆ نەو جیاوازەکاندا دەبینران و دەبیستران چی بوون کە قابل بە ئاماژە بن وەکو هەموو 8 مارسێکی تر زیاتر ئەتوانم بڵێم مافەکانی ژنان مافەکانیان ئەمەگە زۆرە ئەمەگە نەبوونی مافەکان ئەمەگە زۆرە کە ئینسان ئەتوانێت گەر بە خاڵ ببژێری لە کۆتایی نایە بەڕاستی خاڵەکانی بۆ یەکوتم بۆ نمونە ئێستا لە فەڕەنسا بەدژی فاشیزم هاتنە سەرجادا لە ئەڵمانیا بەدژی ڕاسیزم کە ئێستا لە ئەڵمانیا ڕاسیزم تا دەرەجاتێک چوزانم بەبوونی ئەوەکان حەوادث لێ ڕووی یاخو بەوەی کە لە هەڵبژاردنەکانە حیزبە ڕاسیستەکان تا ڕادێک دەنگیان هێناوە بۆیە لە ئەڵمانیا بە شیدەت دژی ئەوە وەستاونەتەوە و بەدژی کرێ یەکسان کە یەکێ لە خاڵەکان ئەوەش بیرم چ باشی کە مەسەن لێرە لە ئەڵمانیا بە شیعاری زۆر گەورە هەڵیان واسی بوو کە کاری ژن و پیاو ئەبێ کرێکەی یەکسان بێ مهم نییە کارەکەی چییە ئەبێ کرێ ژن و پیاو یەکسان بێت و لە هەمان دژی جەنگ بە شیدەت وەستاونەوە لە هەمان کاتە لە ئەوروپایە لەبەرەوەی کە ئەوە معلومە جەنگ یەکێ لە قوربانی سەرەکیەکانی جەنگ ژنانە کە بنە قوربانی ئەوە لە هەمان کاتیشە جەنگ بەداخەوە ئەبێتە هۆی یەکێ لە قوربانەکانەوەی کە لە شورێشێکی زۆر لە ناو کۆمەڵگایە بڵاوێ بۆنەی بێکاری بێئیشی مەسەڵەن کەسێک نێ کە سەرۆکایەتی مناڵەکانی بکە ژنان ناچارنەوەی کە بچن نەشی خوان بفرۆشن بۆیە بەڵام ناتوانم بڵێم شیعارایەکی تقریبەن تا ڕادەیەک هەمەلایەن بوو کە هەموو وڵاتەکان لەسەری وەستانەوە کە لە کوردستانی شاوەکە بینی بە هەمان کات شیعارەکانیان شیعارێکی بەجێ بوو ئەوەی کە مەسەن دژی فرەژنی کێشە لەوەی کە دژی فرەژنیە کەمە لەژێر شەریعەتی ئیسلام ئەمە شاتووە کە دوانمانیان بە پیاوێک لە شەرعا ئەمە قانون ئێستاکە لە کوردستانەوە لە شەریعەتی ئیسلامیشە کە 4 ژن بۆ پیاوێک حەقیان هەیە
کە چوارژن بن بە پیاوێک ئەمانام شعارانتەنە بوو کە لە کوردستانیشە بەرز کرابوونەوە کە بەڕاستی ئەتوانم بڵێم نەخشی ژنان ئەم ساڵ بەتابەتی لە کوردستان نەخشێکی بەرچاویان هەبوو نەخشێکی بێوێنە کە دیار بوو ئیتر ژنانێکی زۆر هاتبوونە مەیدان ژنانێک لە پاڵ پیاوان یەکسانی خوازە پێکەوە جێگەی دڵخۆشیە ئەمە. ئەگەر قسەی ما بێت لەسەر 8 مارسی ئەمساڵ بتەوێت لێرەدا بە کورتی ئاماژەگەردن فەرموون. آخر نقطەی منەوەی کە من تاکید لەواکەمە ئەو کەمپینەی کە بۆ دژی بەشودانی مناڵی 9 ساڵ بەڕێمان خستووە ئێمە داواکەم هەچ کەسێک هەچ ئینسانێکی ئازادی خواست یەکسانی خوارد هەچ ئینسانێک کە ئەزانێت کە ئەحساسی مناڵانەی خۆی چۆنە داوا ئەکەم کە بێنە ڕیزی ئەم کەمپینەوە و ئیمزای خۆیان بن لەم کەمپینە چکە هەر ئیمزایەک زیادکردنی ئیمزایەک ڕزگارکردنی کچێکە لە کوردستان لە عێراق بۆیە بەڕاستم کەمپینە بۆ ئێمە زۆر زۆر مهمە ئێمە نامانەوێت کچانی کوردستان و عێراق لە تەمەنی 9 ساڵیە پەتی سێدارە بخرێتە ملیان و بە ئاشکرا لە تەمەنی 9 ساڵیە تعڕیض جنسیان پێ بکرێت و ئەم حەقە مناڵانیان حقیان لێ زەوت بکرێت بۆیە قسەی من لە ئەخیرا ئەوەیە کە هیوادارم بتوانین ئەم کەمپینە بەرینە جێگەی و کە لە زووترین کاتە ئەم قەرارە بە لە پەرلەمانە فەشەلی پێبێنین.